1970 تێتەبڕێت بەسەر 50 ساڵ خەبات و تێکۆشانی شۆڕشی ئازادی گەلی کورد حرەکەتی تێکۆشانی گەلی کورد پاتی کرێکارانی کوردستان پەکەکە و بێگومان گەلی کوردژێکێکە لەو گەلانەی کە بە درێژایی قۆناغ و بە درێژایی مێژوی تێکۆشانی ئازادی و لە چەندین قۆناغی جیاوازدا لەم ئەکرێ بڵێ لە سەدەی 19ەمەوە هەتا سەدەی 22 بە شێوەیەکی زۆر چڕوپڕ خەبات و تێکۆشانی مەزنی لە پێناو ئازادی گەلی کورد و لە پێناو سەربەخۆی و لە پێناو مافەکانی گەلی کورددا بەدەستێناوە. بەڵام ئەکرێ بڵێ خەباتی تێکۆشانی ئازادی لە ئێستادا لەژێر چەتری پاتی کرێکارانی کوردستان پەکەکەدا باگراوندێکی جیاوازی هەڵگرتووە و لە ناویدا ئەکرێ بڵێ خەباتێکی نوێ مۆدێلێکی نوێ لە خەبات و لە تێکۆشان و لە ئازادی ئینسانیەت و مرۆڤایەتی و بەتایبەت ژنیشی لە خۆگرتووە، چونکە بێگومان دەبینین لە ئێستادا تێکۆشانێکی بەڕێوە دەچێت و دەنگێکی بەرز دەکرێتەوە، دەنگێکە کە پڕاوپڕ لە ئیرادە و لە خۆڕاگیری و تێکۆشانێکی جیاواز لەوەی کە داوای حەق و مافی ئینسان ئەکات نەکەوەی کەوە لە چوارچێوەی چەتری ئازادی گەلی کورددا بیهێڵێتەوە، بەڵکو ئەمڕۆ تێکۆشانێکی ئازادی مرۆڤایەتی بەدەستگرتووە کە لە ناویدا دەبینین لەژێر ناوی سیستەمی خۆسەری دیموکراتیدا و لەژێر ناوی ئازادی ژندا کە لە پێشەنگایەتی ژندا دەیانوێت کۆمەڵگایەکی ئازاد دروست بکەن. ئەکرێ بڵێ ئەمە مۆدێلێکی نوێیە بۆ گەلی کورد و بۆ تەواوی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەتایبەتی کە ئەکرێ بڵێ ئەم مۆدێلە لە ئێستا دەباڵی کێشاوە بە تەواوی جیهان و تێکۆشانی ئازادی بەتایبەت لە ڕۆژئاوای کوردستان و ڕوبەڕووبوونەوەی کچان و کوڕانی ئێمە لە بەرامبەر داعش و ئەو زیهنێتە تاریک پەرستەوە لە بەرامبەر کوی ئەو داگیرکاریانێکی ئێستا دەوڵەتی تورکیا و ئەکرێ بڵێن دەیان چەندین دەوڵەتی تر لە شخصی کەسایەتی دەوڵەتی تورکیا ئەمڕۆ ئەو پلانگەرە لەسەر گەلی کورد بەڕێوە ئەبن ئەوەی پیشانی جیهانداوە کە بەڕاستی لە ئێستادا تێکۆشانێکی بەڕێوە دەچێت ئەکرێ بڵێ تێکۆشانێکە کە لەم قۆناغەدا دوایین تێکۆشانە لە هەموو تێکۆشانەکانی تر کە ئەکرێ بڵێ بەدیلی نییە جیاواز لەم تێکۆشانەکە بتوان لە پێناو ئازادی مرۆڤایەتی بەدەستی بگرێت و بەگشتیش بەتایبەتی ئەوەی بۆ ئێمە گرینگە لەم تێکۆشانەدا تێکۆشانی ژنە کە لە ناویدا ئەکرێ بڵێ بیرمان نەچێت بەڕێبەرایەتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە مۆدێلێکی نوێ وەچەرخانێکی بەهێز لە تێکۆشانی ئازادی گەلی کورددا دروست بووە لە ناویدا بەتایبەت پارادیگمەی ڕێبەر ئاپۆ بۆ ڕۆڵی ژن و بۆ کەسایەتی ژن و بۆ تێکۆشانی ژن لەناو ئەو تێکۆشانەدا ئەویش بێگومان بووە منکۆڵکردن و لێکۆڵینەوە و گەڕانەوە بۆ مێژووی ئینسانیەت و مرۆڤایەتی و ئەو قۆناغانی کە مرۆڤایەتی بە ناوی تا تێپەڕیوە کە ئەکرێ بڵێ ئەمە دۆخێکە لە ناویدا کە ناتوانیت دابڕاویکەی لە گەلێک و لە نەتەوەیەک ئەکرێ بڵێ گشتگیرە و کۆی گشتی گەلانی جیهان و لە ناویدا ژن بەتایبەتی لەو دۆخەدا ژیانی کردووە کە ئەمڕۆ بخۆی ئەکرێ بڵێ بەرگی جیاواز و بە پێشکەوتنی جیاواز و لەژێر ناوی سیستەمی سەرمایه‌داری و پاوەندخوازیدا باڵی کێشاوە بەسەر کۆمەڵگەی جیهانیدا و لە ناویدا ژنان بە شێوەیەکی بەرچاو دەچەوسێنرێنەوە. بەڵام ئەوی جێگەی خۆشحاڵی هاوکات ئەکرێ بڵێ ئەم تێکۆشانە گەیشتە ئاسێک لە ئێستادا کە بتوانێت نەک هاوسەنگی بەڵکو پێشەنگایەتی بەهێز لە بەرامبەر ئەو سیستەمە باڵا دەست و پاوەندخوازیەدا بکات بەوەی کە سەرنجی هەموو جیهان بۆ لای خۆی ڕابکێشێت و لە ناویدا ژنان تێکۆشانی بەهێز بگرنە دەست. نمونەی ئەوەش لە ئێستادا بیرمان نەچێت ئێران بەگشتی ناکرێ بڵێ ڕۆژهەڵاتی کوردستان، چونکە بە گوێرەی ئەو سەرهەڵدانانەی لە ئێستا لە ئێراندا هەیە لە شارە کوردیەکان دەرچووە، بەڵکو چەندین نەتەوەی تر لە ناو ئێران و بەڵکو خودی گەلی ئێرانش بخۆی بە ژن و پیاوە بەشداری ئەو تێکۆشانە ئەبێت و دروشمی ژنجیان ئازادی بەرز دەکاتەوە، چونکە بێگومان لە هەر شوێنێک سیستەمی نەعەدالەتی و نادیموکراتی و دەسەڵاتدارەتی و پاوەندخوازی هەبێ بە زیینەتی کۆنەپارێزی و چۆنەڵی لەژێر ناوی ئاین و یەکتاپەرستیدا ئەقڵەتی کۆنەپارێزی بەڕێوە بچێت دەبینین کە تێکۆشان بەرز دەبێت و دەنگی ناڕەزایەتی بەرز دەبێتەوە. کاریگەری ئەم تێکۆشانەش لەسەر کۆی گشتی ئەو سەرهەڵدانان و ئەو دەنگە ناڕەزایەتیانە ئەبینین کە هەیە یەکێک لەوانە نمونە لەوانە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەگشتی و هاوکات دەبینین لەسەر ئاسی جیهانیش جوڵەیەکێ لەوەی کە ئیتر کۆمەلگا بە خەبەر بێ لە بەرامبەر ئەو سیستەمە نەعەدالەت و پاوەندخوازێکە هەیە، چونکە بیرمان نەچێت لە ئێستادا ئەکرێ بڵێ ئەو سیستەمێکە هەیە بۆتە دەستاڕێکە کۆی گشتی تاکەکانی مرۆڤایەتی ئاڕێک نەک ئەوەی گەلی کورد ڕاستە تێکۆشانی گەلی کورد لەم قۆناغەدا دەبێ قورس بێ لەبەرەوەی ئێمە سەردەمێک لەوانەیە باسی سەربەخۆیی و باسی دەوڵەتی کوردیمان کردبێ، بەڵام گەیشتونەتە قۆناغێک کە ئەوەش بۆ ئێمە تێپەڕیوە ئەوەی بۆ ئێمە پێویستە لە ئێستادا تێکۆشانێکە کە لە ناویدا بتوانین لە چوارچێوەی ئەو دیمۆگرافیایی کە هەمانە تێکۆشانێکی دیموکراتی بۆ گەلی کورد و نەتەوەکانی تش بەڕێوە ببین. بۆیە لەو چوارچێوەیەدا ئەکرێ بڵێ ئەم تێکۆشانە دوایین تێکۆشانە بۆ گەلی کورد کە هیوایەکی گەورەی لە خۆی گرتووە کە لە ناویدا ئیتر ژنان گەیشتونەتە تروبکی ئازادی و لە ناویدا گەیشتونەتە لوتکەی تێکۆشانی ئازادی ئەبێت دەستی پێوە بگرین و بیپارێزین و نرخ و بەهای بۆ دابنین و لە ناویدا پەیام بدەین بەوەی کە درێژە بێدەری ئەم ڕێباز دەبین بتوانین بەشێک لەو تێکۆشانی کە ئێستا لەسەرشانی کچە گەریلاکان و کوڕە گەریلاکانمان بەڕێوە دەچێت چمکێکی ئەو تێکۆشانە بگرین و ببینن هاوبەشی ئەو ڕێگای ئەوان وە بەردەوامی بۆ تێکۆشانە بدەین بتوانین مۆدیلێکی نوێی
دیموکراتی و پێکەوە ژیان و ئازادی بۆ گەلی کوردیش و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دروست بکەین و پێش بخەین.